لە نێو بینایەکی کۆنی قوتابخانەیەکدا 14 خێزان کە لە 53 کەس پێک هاتوون دەژین. ئەوان پەنابەری سیاسین لە ئێرانەوە هاتوونەتە هەولێر. وەک خۆیان دەڵێن زیاتر لە 20 ساڵە لێرەن کەچی تا ئێستا ناسنامە و خانووشیان نییە و ڕەوانەی وڵاتی سێمیش نەکراون. ئەمە جگە لە نەبوونی ئیش و کار و خزمەت گۆزاریەکانی وەکو ئاو و کارەبا. امکان هەبە مەوەی دەدێ نەجات بدەن برا نەکوتە بێژە خانی بوو مەچێکن والله برا چ کەسی خانی بوو مەچێ نەکەن ئەگەر نۆگە پەرستیاری یوئێنێ بکەن شاید بێژە خانی چێکردن ئەگەر بێژن شاید بێژن کەم بوو مەچێکردن برا ئەوە کەم نییە بزانێ ئەوە وەختی ئەنفاڵش سەدام اینا که نلیر اوا مکتب انفالش صدام هم دیدنه مکتب انفالیه با ما کمپ نه چه نکرنه اما به نایدانی نه کمپ او کمپان ها نای ژنو دیده اما وقتی تی تحریم کردستانی هیچ که نای هیچ جانیه کمک هیچ وقتی لی نای تکرنی کمکی که اگه بوی کمپ بده کرنی هم نابینن ئەم پەنابەرانە دەڵێن ڕۆژانە بەڵێنی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان لەلایەن کار بەدەستانی و ئێنەوە پێیان دەدرێت کەچی هیچ ئەنجامێکیشی نەبووە بۆیە هیچ متمانەیەکیشیان بەلێژ نەوشاند و کار بەدەستانی نێوخۆی و دەرەوە نەماوە. گەنجانی نێو ئەم قوتابخانەیەش زۆر بەڕەشبینیە و باسی پلان و داهاتووی خۆیان دەکەن. گەنجێک دەڵێت زۆربەیان تووشی نەخۆشی دەرونی هاتوون. ئەوێنەوەی گەنجە لێرە عەسە وجود نینە هەموو تووشی فکرا بوونە خەموکیە بوونە گەنجم بە لێرە نکان بخۆ بەڵکو نەخۆشیە عەسەبی مەگرتیە هیچ کەس نینە جێکی غەریبن غەریب جێکی قابل تەحەمل نینە هەموو وەکی پیرۆ لێ هاتنە هیچ کەسێکیش ڕۆحیەیەک بوو نەماوە هیچ دەرفەتێکی ژیانی باش نینە بەهۆی تەسکی و ناڕێکی شوێنەکە و نەبوونی ئیش و کار و هاوکاری نەکردنیان ژنێک دەڵێت کێشەی کۆمەڵایەتیشی بەدوای خۆی داهێناوە. هەموو خۆ دەخۆ دەباڵیەکدا و قسە لەگەڵەوی ناکە قسە لەگەڵەوی ناکە مەسەلەنەوەی ماڵەکانیان دەباڵیەکدان مزاحمی یەکترن حەوشەیان نییە کەس بۆ هاوکارێکی وای نەکردوونە تا ئێستا بۆ بارێژن چەند جار هاتوونە بۆ هاوکاریکردنی ژن مەسەلەن بمان بن بۆ دەورەیەک بۆ شتێک هیچ کەس هاوکاری نەکردوین دێن نێونووسیمان دەکەن حەقسن دەچێشن دەڕۆنەوە ئیزی هیچ هاوکارێکیان نەکردوین مەسەلەن بۆ بارێژنەوە من و خۆم وەک بەرپرسیەکەتی ژنان هەتا ئێستا کەس نەمدیوە چەند جار وە دووی کار کەوتم کارم بۆ دیتونتەوە لە هەموو جێکی کەس نەهاتۆ بەهانانەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا پارێزگای هەولێر.